بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای شکستی کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کێشەکەەکانی ناو پارتی و یەکێتی لە نێو سۆسیال میدیا قوڵتر بۆتەوە دوای ئەوەی کە دەستپێشخەریەکە بوو بۆ کۆبوونەوەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و لاور شێخزەنگی هاوسەرۆکی یەکێتی کۆبوونەوەکە شکستی هێنا و لە ئێستاشدا هەردوو لا کەوتونەتە شەڕە بەیاننامە و شەڕی سۆسیال میدیا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ناکۆکی پارتی و یەکێتی بە دیاریکراوی لەسەر چیە لەسەر کێشەی پۆستە یاخود لەسەر پەیوەندی بە سیستەمی حکومڕانی و کێشەکانی خەڵکەوەیە و کێوە کاریەوە بوو کە کۆبوونەوەکە شکست بێنێ و کابینەی نوێم بۆی ناکۆکی پارتی و یەکێتیەوە چی بەسەر دێت. دوای شکستی کۆبوونەوەی سەرۆکی پارتی و هاوسەرۆکی یەکێتی هەردوو حیزبەکە لە ڕێی پەیجە سێبەرەکانیان کەوتونەتە شەڕی سۆسیال میدیا و دۆسیەکانی یەکتری هەڵدەدەنەوە. وا بڕیار بوو بە دەستپێشخەری مەحموود حەفیززادە نەوەی شێخ مەحموودی مەلیکی کوردستان کۆبوونەوەی لووتکە لە نێوان مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی بەڕێوە بچێت. بەڵام بەیاننامەیەکی ئامینە زکری بەرپرسی دۆسەی حکوومەت و پەرلەمان لە بارەگای بارزانی ڕیسەکەی کردەوە بە خوری. لە بەیاننامەکەی بارەگای بارزانی داهاتبوو دەبێت لاهور شێخجەنگی لەسەر 16 ئۆکتۆبەر داوای لێبوردن بکات و ئینجا کۆبوونەوەکە دەکرێت. لە بەرامبەریشدا سکرتارێتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە توندی وەڵامی بارەگای بارزانی دایەوە و ئاماژەی بەوە کردبوو دەبێت بارزانی لەسەر تەسلیمکردنی شنگال و شکستی ڕیفراندۆم داوای لێبوردن بکات پاشان کۆبوونەوەکە دەکرێت. شکستێنانی کۆبوونەوەی نێوان مەسعود بارزانی و لاهور شێخجەنگی لە کاتێکدا هەرێمی کوردستان لە تەنگەژەیەکی دارایی قورسدایە و ڕێکەوتنی هەرێم و بەغداش لەسەر دۆسەی نەوت نەکراوە. ئەمە جگەلەوەی ئازادی ڕادەربڕین لە هەرێم پاشەکشەی کردووە و چەندین چالاکوان و ڕۆژنامەنووس بە ناحەق زیندانی کراوە. لە سەراستی حکومەتیش پارتی و یەکێتی لەگەڵ یەکتری و لە ناوخۆش لەبارەی کابینەی نۆیەم ناکۆکن. بەرپرسانی یەکێتی باز لەوە دەکەن کارنامەی حکومەت جێبەجێ نەکراوە و مەرجی مانەوەشیان لە حکومەت جێبەجێکردنی لامەرکەزیەتە بۆ هەموو پارێزگاکانی کوردستان. هەرچی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانیشە ئاماژە بەوە دەکەن یەکێتی بە ڕۆژ لە حکومەتە و بە شەویش وەک ئۆپۆزیسیۆن مامەڵە دەکات. بە پێی زانیاریەکان یەکێتی لەبارەی کابینەی نوێم لە ناوخۆ ناکۆکی هەیە بۆ چوونی لاهور شێخجەنگی و پاڤڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی لەبارەی حکومەتەوە جیاوازە. لە ناو پارتیشدا لە نێوان مەسرور بارزانی و نێچیروان بارزانی ناکۆکی لەبارەی حکومەتەوە هەیە. ئەمەش لە ڕاگەیاندنەکانی هەردوو لە ڕەنگی داوەتەوە. ئەمە جگەلەوەی لە دۆسەی سزادراوانی بادینان بەسەر دوو بەرە دابەش بوون. نێچیروان بارزانی بە ڕاگیرا و مەسرور بارزانی بە سیخوڕ و تێکدەر وەسفی کردوون. دانانی مەرج بۆ کۆبوونەوەی لووتکە لە نێوان پارتی و یەکێتی لە کاتێکدایە دوای ئەنفال و کیمیابارانکردنی خەڵکی کوردستان هەردوولا لەگەڵ سەدام حوسێن کۆبوونەوە و ماچیان کرد. بەڵام دوای 30 ساڵ لە حکومڕانی ناتوانن گفتوگۆیەکی ڕاستەقینە لەگەڵ یەکتری بکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لەسەر ئەم پرسا میوانداری بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانمان کردو. کاگاری بەخێر بن، سوپاس بەوامە دەبوونتە زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لە ئێستادا لەسەر کێشەی خەڵکە لەسەر پۆستە لەسەر چی؟ بە ناوی خوای بەخشندەوە ئێرەبان خالق و خاوەنی خاشی پیرۆزی کوردستان. وڵاهی با ئەگەر زۆر بە کورتی جوابی ئەو پرسیاری جەناب بەمەوە ئەوەیە کە هیچ شتێک لە دنیای ئەوە نایانێ ئینسان یەک ڕێزی ناوخۆی خۆی لە وەزعێکی وەکو ئەم وەزعی کە کوردی تایە ئەو یەک ڕێزیە تێک بە هیچ شتێک بەقەر ئەوە نایەنێ. ئیتر ئەو شتانی کە تۆ ژماردە ئەگەر پۆز بێ ئەگەر پلە بێ ئەگەر هەرچی بێ شانی ئەوە نییە کە ئەگرەزی تێک بشێ. باش ئەی هۆکارەکەی چیەکە تێک دەچێ مادەم شانی ئەوە نەبێ؟
ئەو کارەکەی ئەوەیە لەبەرەوەی ئێمە وەکو حیزبە سیاسیەکانی کوردستان بە گشتی باشە و بە تایبەتی ئێمەوەیەتی ئێمە بیرمان شۆتەوە مهمەیەکی نیشتیمانی و میلیمان لەسەر شانە و حیزب وەسیلەیە بۆ جێبەجێکردنی ئەو مهمە نیشتیمانیە یعنی چی تایە من تەنازل بکەم بۆ حیزبەکەی تۆ یا تۆ بۆ منی بکەی ئەوە گەورەیە لە پێناو مەسلحەتی خەڵکی کوردستان لە پێناو سەروەری خاچی پیرۆزی کوردستان جا ئێمە بەڕێی من لەوایە کورتمان هێناوە بەگشتی هەموو حیزبەکانی کوردستان و بە تایبەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان ئێوە یەکێتی کامیان زیاتر کورتێنەوە وڵی خۆ هیچ کەس بە دۆی خۆی ناڵێتشە لەبەرەوە من پارتیم لەوانەیە لە من بپرسی من بڵێم ئێمە زیاتر هاتوینەتە پێشەوە یەکێتی نایەت لەوانەیە لە ئەندامیشی سەرکردایەتی خوشک و برابە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بپرسی لەوانەیە ئەوان بڵێن نەخێر ڕاز نییە پارتی تووشی غرور بووە و ئێمە زۆر هاتوین ئیترەوە جوابی ئەو پرسیارە بەسراوەتەوە بۆی کە لە چ زاویەوە کەو سەیریەکەی باش تۆ لە زاوی پارتیەوە سەیرت بەتاچیت باشە بەس وەکەوەی کە ئەم جارە دەڵێن ئەوە پارتی و بڵێن بارگەی بارزانی بوو کە ئەو هەوڵەی شێخ مەحموودی حەفید هەبوو بۆ کۆبوونەوەی سەرۆکی پارتی و هاوسەرۆکی یەکێتی دەڵێن پارتی خۆی تێکیداوە ئەو زانیانانە ڕاستن ئەزانی من لەسەر ئەمە حەزەکەم شتێک بڵێم ئێمە ڕۆژ وابزان پێرێ بوو ڕۆژی شەممە لێرە من بەشداریم کرد لە پانێڵێکی هی کەناڵی NRT لێرە لە سلێمانی بەسپاسەوە لەویا لە پرێس کۆنفرانسێکی کورتە ئەم پرسیارە لە من کرا هێشتا تێک نەچوو باش زۆر پرسیاریان لێ کردم من عەرزم کردن وتم بۆ سەلامەتی و بۆ مەسلحەتی مەفاوزات بۆی ئەم ئیشە باشەی بڵێن کاک شێخ مەحموود سەر بکەوێ باشترە هیچ قسەی لێ نەکەین و چاوەڕوان بین بۆی ڕووداوە خۆشەکە ڕووبا بە بۆچوونی من لەوانە بوو یعنی باشتر بێت ئەگەر ئەو بەڕێزەی کە یعنی لە بارگای بەرزانیەوە ئەم قسەی کردووە لەوانە بوو باشتر بوو ئەگەر ئەمە مەرجیش بوایە لەلایەن کاک مەسعودەوە یعنی خۆجارێ بەیەکەودا نەنیشتون با بەیەکەودا بنیشنایە دوایی مەرجەکان 100 کەسیش باسی کردایە مهم نەبوو بەڵام مفاوەزات لە بینی دوو لایەنە نەک لە بینی بەس ئێمە یەکێتی لە بینی ئێستا سەری مفاوەزاتی ئێران و هینی ئەمریکاکە لەسەر مەسەلەی ئەتۆمیەکە خۆ زۆر کۆبوونەوە ئەکەن زۆر پەیوەندی ئەکەن بەیەکەوە لە کەناڵە تایبەتەکانی خۆیانەوە بەڵام کەس نایزانێ بۆ بەنهێنی ڕاگررتنی ئەم هەواڵانە لە پێناو سەرکەوتنی هەوڵەکانە ئەمە شاردنەوەی شت نییە لە شعب لە میلەت ئەلەم شانە بۆ چوونی من حەق بوو ئینسان تۆزێ پشووی درێژ بێ حەق بۆ ئینسان تۆزێ پشووی درێژ بێ بۆی یعنی بمانزانیە هەوڵەکان چی لێت زۆر سەریع بڕیاردان لەو شتانە ینی بەڵێ ئەو کاری کە ئەو بەیانامەی کە ئەمینە زیکری بەرپرسی بەشی حکوومەت و پەرلەمان تعبیر نییە لە ڕای کاک مەسعود بارزانی یاخود بارگەی بارزانی کە خۆی بڵای کردێتەوە بە وەچوونی بەڕێز نازانم لەبەروی من لە بارگەی بەرزانی ئیش ناکەم بەڵام یعنی دوو حاڵەت هەیە ئەگەر تعبیر بێ لە بۆچوونی سەرۆک بارزانی ئەوە بێ دیسان یعنی بارگەی بەرزانی بڵێ ئەبێ ڕای بگەێنێ ئەگەر واژ نەبێت دیسانەوە حەق ڕای بگەێنێ جاوە ئەوە کەوتۆتە سەرەوان بەس پێتکارێکی باش نەبووە بەیانامەی وەکو خۆت من بە شخصی وەکو ئاریشە محەمەدی هەرسین نەخێر من پێم شتێکی باش نەبوو بۆ لەبەرەوەی حەق بوو دوای 30 نەورۆز ئەم ساڵ 30هەمین نەورۆزە کە ئێمە ڕزگارمان بووە لە بەعس 30 نەورۆز دیارێکی جوان بوو بۆ خەڵکی کوردستان ئەین سەرڕای ئەو هەموو بڵێن قەیرانی دارایی و ئەم شتانە هیچ نەبێ یعنی بڵێن تەبایی نێوان هی لایەنە سیاسیەکان زۆر مهمە خەڵک دڵی پێخۆشە بێ ینی هەتا خەڵکێک بێ ئینتیماشی ئێستا من تەعکیدم
لەوانەیە لێرە و لەوێ یەکێکە بێ لە ناو کۆمەڵ لە ناو یەکگرتوو لە ناو گۆڕان حەز بەمە نەکە ئەوە من تەشیدم عقدەی شخصی هەیە ژینایەشێک نیشتیمان پەروەر بێ حەزی لێ لایەنە سیاسەکانی کوردستان تەبابن احترامی یەکتری بکرێن جۆ لە یەکتری بکرێن لە جیاتی ئەوەی کە بچن دەستخەنە دەستی بێگانەیەک و دەستخەن دەستی یەکتریەوە من تەشیدم هەموو خەڵکی کوردستان یعنی چاوەڕێشی هەواڵێکی خۆشیە کرد بەداخەوە ئاوای لێ هاو باشە بەس شتێکی سیر نییە کە دوای خۆ دەڵی سینەورۆس ئێمە چاوەڕێەوە بین کە دوو حزب لەسەر راستی باڵا بەیەکۆ کۆبوونەوە خەڵک ڕەنگە خەریکیشتی زۆر گەورە و پرۆژەی زۆر گەورە و چوونە سەرمەری خۆ و نازان پرۆژەی ئەتۆمی و ئێمە لەوەدا کورد ببینەوە کۆبوونەوەیەک بکرێ نەکرێ بۆ ئەومان لاتوە جا بەڕێی من تەمەنە پرسیارێکی زۆر قورس و زۆر سیاسیانە نییە پرسیاری ئێستا منە یکەم لەوانەیە پرسیارێکی فەلسەفی لە عیلمی طب ژینیتیکی سایکۆلۆژی لەمانە بێ ئەڵێن ینی ئەوەی وەکەوەی کە هەیە دوای ئەوەی کە بڵێن قەومی موسا لە موسا هەڵگەڕایەوە هەتا چوو بۆ ئەشکەوتەکە و هاتە خوارەوە خوای گەورە زۆر تووڕابێ لەمە یعنی وەکو میلەتێک کە غەزەبی لێژیرابێ ئەو میلەتەی کە ناوی هاتووە کە خوالەی تووڕەیە کە جوولەکەیە ئەوە ئیسرائیل لە بڕۆسەری وڵاتەکەی کە ئێمە خۆخوا غەزەبی لێ نەگرتوین ئەیکێ غەزەبی لێگرتوین خۆمان غەزەبمان لە خۆمان کردووە ئەو بوو ئەو پرسیاری کەوتم من زۆر ئەبە مۆزایی کە هەیە عین کە ناتوانانی بە یەکەوە دابنیشی وڵات بەری بەڕێوە دروستی کەی بی بە دەوڵەت وەکو میلەتانی تر ینی جا ئەمە بوو پرسیارەکەی من وتم ئینسان زۆر جار من لە خۆمە پرسم ئەڵێ معقولە ئەم میلەتانی دەوروبەر هەموو بوون بە دەوڵەت ئێمە 400 ساڵە هەر بە دەوری بازنەیەکە خولینەوە 400-500 ساڵە لە زمانی ئەمارەتەکانەوە سایکۆلۆژی ئێمەی زمانی ئەردەڵان و بابان چۆن بۆ ئێستا ژوایە معقولە ئێخۆ ئەوسا پارتیوچێتی نەبوون ئەوسا کۆمەڵ ئیسلامی نەبووە خۆ یەکگرتووی ئیسلامی نەبووە ئەمە پرسیارێکی زۆر جەوهەری و قورسە ئێنی ئێستا وەکو ئەمارەتەکان وایە وەکو مریشنەکان لە ڕووی ناو کۆکی ناو خۆی ئێمە بەزەبت بەڕێی من ئەتواری سیاسی ئێمە لە هەرێمی کوردستان هینی حیزبە سیاسیەکان لە جیهاتی ئەوەی بەعقڵی میلەت بێ یعنی نیشن لە جیهاتی وەکو میلەتێک بیر بکەینەوە سایکۆلۆژی و عقڵێتی ئێمە عقڵیەتێکی میرنشینی بچووک یاخود عشیرەی بچووک جاران مارکسیەکان ئەوانی مارکسیست بوون ڕخنیان لە ئێمە ئاگرت ئەیان و بڵین کۆمەڵگەی کوردەواری لەسەر ئەساسی بڵین عشیرەتگەری ئین بووە بۆیە دواکەوتون کە بە زمانی ئەوروپیەکە ئەم پێڵەن سیستەمی فیودالی ئێستا یەک دانەشت گۆڕاوە بەس لە جیهاتی عشیرەتەکە حیزبە جاران عشیرەت مقدس بوو هەموو شتێک بوو ئێستا حیزب مقدسە هەموو شتێکە ئەی میلەت لە هیچ شوێنی ئەو پرسیارە ئەگەر میلەت لە شوێنێکە محلی هەیە لە عێرابا لە پێناو میلەتە ئێمە لە پێناو میلەتە حازرین خۆمان بین بە کوشت کە هیچ شتێ لە ڕۆح شیرینتر نییە باش ئیتر قەیچێکە با من دوو هەنگاو بۆ تو بم پێش و یا تۆ بیتە پێشەوە بۆ لای من چێ بێ بەس وەکو ئەوەی کە باسی ئەوەت کە یەک ڕێزنین یەک ڕێز نەبوون یەک ڕێزی و تەبایەکە پەیوەندی بە زۆربوونی گەندەڵی نادات پەروەری نییە تاوانە دروست نەبن حکومڕانێکی باش یاسا سەروەری دادپەروەری بڵین نەبوونی کەمکردنەوەی گەندەڵی بانەڵی نەبوونی یەک ڕێزی دروست دەبێ لە هەرێمی کوردستان اینجا برای بەڕێز بەڕێی من بڵین عەکسی ئەو معادلەی ڕاستە گەندەڵی فەسادی مالی و فەسادی ئیداری بۆچی هەیە چونکە یەک ڕێزی نییە ئەگەر یەک ڕێزی هەبوو تۆ یەک ئیدارە و یەک حکومە دەبی و پەرلەمان دەسەڵاتی ئەبێ یەک ڕێزی کەیە بێ یەک ڕێزی ئەخر ئەو یەک ڕێزی کە من ئێڵێم باوەڕوونکەمەوە مەبەستم چییە مەبەستم لە یەک ڕێزی لە دوای پارتیەوە بن جە بە عەرزەکەم مەبەستم لە یەک ڕێزی ئەوەیە کە حیزب بێ حکومەت دادوەرە بەڕێزەکان لەسەر ئینتیمای ئەساسی ئینتیمای حیزبی و پشکێنەی حیزبی دانەنرێن بۆی بتوانن بەسەر بەخۆی ئیشی خۆیان بکەن دەستگای نەزاهە و چاودێری دارایی لەسەر ئەساسی حیزبایەتی و پشکێنە دانەنرێن سەربەخۆ بن بۆی ئیشی خۆیان بکەن
ڕێز لە هەیبەتی پەرلەمان بگیرێ دەستگای ئەمنی و هێزی پێشمەرگەی کوردستان لە ژێر دەستی هیچ حیزبێکان نەبێ من ئەوە بە یەکڕێزی ئەزانم یەکڕێزی ئەوە نییە دوو حیزب بەیەکەوە بچن لەسەر لە شاشەی تەلەڤیزۆنەکە باوشکن بە یەکتری یەکتری ماچکەن و تەوقە بکەن و هیچ لە گۆڕێنیە ئەمە نا ئەمە یەکڕێزی نییە یەکڕێزیە بێ نەتیجەی هەبێ ئەبێ ڕەنگ باتەوە چۆن ڕەنگایەتەوە بۆی کە عەرزم کردی حیزب بێ حکوومەت بێ باشە بەس پێ دوای ئەمە وەکو حیزمانیە لە کوردستان نمونەی ئەوە نییە لە وڵاوەکو بڵێن حیزبەکان مەوەسم هێزی چەکدارت هەبێ هەیە من ژواڵێم منەڵم ئەمە مسیبەتە ئەمریکا هەیە چۆن ئەبێت چەک لە ژێر دەستی حیزبا بێ چۆن ئەبێت ئیدارەیەکی ئەمنی لە ژێر دەسەڵاتی حیزبا بێ نابێ ئەزانی چی دروزە بێ بەم ڕۆژگارە تۆ خۆ سەحۆفیت حتمما ڕۆژانە متابعاکەی بەم ڕۆژگارە هەرچی سایتی خەبەری ئەمانە باسی ئەو قاچاقچێتیە ناکرێت لە هی نەکرێ لە مەرزەکان نەکرێ باش ئەگەر بەڕاستی حکوومەت حاکمە و حیزب دەسەڵاتی نییە ئەم هەموو هێزی ئەمنیە ئەمە ئاسایشە بەگری فریاکەوت نەزێ ڕەوانیە هێزی پێشمەرگەیە ئەم هەموو قووەتە هەیە هێزی پۆلیسە یعنی حکوومەت بۆ ناتوانێت هێزێکی ئەمنی بنێرێ بۆ خاڵە سنووریەکان و کۆتایی پێێنێ بە قاچاقچێتی بۆ لەبەرەوەی حیزب باڵا دەستە لەبەرێ حیزب چەشی هەیە ئەو مشکلەیە باشە بەس بەمانە حکوومەتیشمان نیە لە کوردستانە حکوومەتێکمان هەیە لاواز حکوومەتێکمان هەیە کە ئەو ڕۆژە نازانم چێ بوو لە پانێلەکە قسەیشی کرد کە من ئەیسەلمێنم قسەکەی من ئەیسەلمێنم وتی جاران لە ناوچێ و لە کۆمیتەیەکەوە خەڵکیان تەسکیە کرد بۆی تەعینی کرد بێ بە مدیری مەکتەب یا بێ بە نازانم چی بەمانە ئەو وای دووە نەبوو بەس بەڕێی من لەوا چێ لە ئێستا شەوا بێ ئێ باشە چۆنە بێشتیوە چۆن ئەبێ مەسوولی ناوچە یان مەسوولی لق بابم باسی یەکێتی ناکەم باسی پارتیەکەم چۆن ئەبێ ئەوەنەی دەسەڵاتەکە بێ کە خەڵک تەسکیە بکە ئەی ئەگەر من وەکو مەسوولی ناوچە یان مەسوولی لق خەڵک تەسکیە بکەم بۆی دامەزرێ ئەی کاک مەسرور ئیشی چێ لە حکوومەتەکەوەتە ئێکەواتە من ڕێز لە پێگەی ئەو ناگرم ئەوەیە ئەو مسیبەتێکی گەورەیە بەس حکوومەتی ڕاستەقینە لای تۆ چییە کە لێرە دڵ حکوومەتێکی لاوازە حکوومەتێکی ڕاستەقینە ئەو حکوومەت هەیە جار لە پێش هەموو شتێکە ئێمە دوو ئیدارەین ڕاستە هەولێر پایتەختە باشە بەس حکوومەتێکی ڕۆبوست و یەکگرتووی تیانە کە ئەو بڕیاری لە هەولێر دەرچێت بەبێ چەند دوچوون لە زاخۆ تا خانەقین جێبەجێ بکرشتی وانە یعنی ئەوە هەمومان زانین ئەمە شتێکی سڕی نییە ئەمە یەک دووهەم بە هیچ جۆرێک هیچ کەس تەداخولی حکوومەت نەکا لە پێشەوەیانەوە بڵێن حیزبەکان حکوومەت کاتی حکوومەتە کە هێزی چەکداری لە ژێر دەسەڵاتی حکوومەتە بێ نەک حیزب حکوومەت کاتی حکوومەتە کە ناوەندی دادوەری سربەخۆ بێ جورئەتی بڕیاری هەبێ ئەگەر هیچێک تاوانبار نییە نێڵێ حکمی بن ئەگەر هیچێکیش تاوانبارە هەزار حیزب بێتە سەرخەت نێڵێ کە ئەمە ئازاد پێ بچێتۆ ناو کۆمەڵگە ئەوە حکوومەتە باش بەس ئێستا وەکو چۆن هێزی ئەمنی دابەشکراوە بڵێن نێو هەردوو هێزەکە بۆ دەسەڵاتی دادوەریش ئەمە ڕاستەوی شەر بڵێن دابەشکراوە بە تەواوەتی تاوان وایە چۆن ڕاست ئەزانی کەی تۆ ئەتوانی باسی دادوەری بکەی کەی توانی لە کۆمەڵگەیەکە ئەو کاتی کە چەک حکم نەکە لەبەرێکە چەک حکمی کرد ئەوەی کێشە ئەبێ زۆر وڵاتی تر بینیمانە لە دنیاە لە لاتینی ئەمریکا بینومانە لە ئەفریقا بینومانە لە جنوبی شەرقی ئاسیا بینیمانە هەتا لە هەنێ وڵاتی ئەوروپی بینیمانە لەبەرەوە حکمی چەک یەکسانە بە حکمی ترس یەکسانە بە ناعەدالەتی یەکسانە بە نادادپەروەری باش بەس ئەوەی لە کوردستانی حکمی چەکە حکمی چەک مەبەستم ڕوونکردەوە حەزەکە جای ترژێکم حکمی چەک مەبەستمەوەیە کە چەک لە دەرەوەی حکوومەت بەدەست خەڵکی ترەوەیە کەواتە ئێستا بڵێن حکمی یاسانی حکمی چەک لە کوردستانە هەیە حکمی چەک ئەزانین چۆنە کاکە من بۆچی وتم حکمی چەک باش لەبەرەوەی لە کۆمەڵگە سونەتیەکانە ئێمە کۆمەڵگەی سونەتین باش
لە هەموو کۆمەڵگە سونەتەکانە لە شەرقی ئەوسەط و لە ئەفریقا و لاتین ئەمریکا ئەوەی کە حکم ئەکات بە دەرەجە یەک چەکە. ئەین پرۆسی وڵاتەکانی لاتین ئەمریکا کە بزانین لەکەیەوە شەڕی براکوژی لە بینیانە هەیە یا شەڕ لە بینی ئەم وڵات و ئەو وڵاتای هەمووی مەسەلەکە ئەوەیە کە چەک بەدەست جێیشەوە نییە، بەدەست بڵێن گروپی پارتیزانەوەیە. ئەو عەرەب لە زمانی عەرفات مەسەڵەن پیانە و فیدائیین ئێمە پێڵین پێشمەرگە ئەوان پێڵین گریلیە. ئەمە خەتەرە، چەک ئەبێت لە ژێر دەستی حکومەتا بێت. ئەگەر لە ژێر دەستی حکومەتا نەبوو هەر کەس لە منتیقەی خۆی و لە ماڵی خۆی بەسەر حکومەت ێزانێ جاوت چۆنە بێ. ئەنجا کە ئێش قازجای عاقل نیست قۆقا بەفات دو پادشاه ئەندەر وێلایەتی دوو حاکم نابێت لە وڵاتێکە هەبێ یەک دانابێ. ئەگەر هەر کەسە خۆی بە حاکمێ بزانێ جامە چۆنە بێ، هەموو فەرماندەیەکی عسکەری خۆی بە عنتەر بزانێ بڵێ من حساب بۆ کەس ناکەم جامە چۆنەوە ئابێ. ئێستا حاکممان زۆرە، ئێستا حاکم زۆرە، ئێستا حاکم زۆرە بەشێکی خەتای چەکەکەی خەتای چەک بەڕێی من بڵێ. باش بەس وەکو ئەو کۆبوونەوەی کە شکستی هێنا هیچ بڵێ هەندێک زانای ڕۆژنامەوەی دەقیقەن دەڵێن ناو یەکێتی خەڵکەیە پێی خۆشنیە کۆبوونەوە بکرێت، لە ناو پارتیش خەڵکەیە بەرژۆندیان لەوەدایە کاردوو لە بەناکۆکی بمێننەوە. پێ دوایە خەڵکێک کە بێ بەرژۆندی لەوەدا بێ. بە تەئکید ئەمە نەکەی ئێستا، بەڕێی من لە 64ەوە تا ئێستا کە ئێمە ئێستا نامێ وەختی بەرنامەکە بگرم بە قۆناق ئێمە شەڕی براکوژیمان کردووە بەداخەوە. لە هەموو یەک لەم شەڕانەیە مەجموعەیە خەڵک هەبوون کە مستەفید بوون یا بۆ کورسیەکە یا مالی، یەکێک لەم دوانە. اینجا بۆیە من بە مستەحیلاتی نازانم کە لە ناو حیزبەکەی من یا لە ناوێشێتی خەڵکە بێ حەز نەکا بڵێن جەنابی سەرۆک لەگەڵ سەرکردایەتی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دابنیشێ و بە عەکسیشەوە لە ناوێشێتیشە خەڵکیەوە هەبێ. بەڵام من ناتوانم بۆ یەکێتی قسە بکەم، بەڵام ئەتوانم لەلایەن پارتیەوە بڵێم کە هیچ کەس لە ناو پارتیا ئەوەنە دەسەڵاتی نییە کە شت لە کاک مەسعود تێک بە. هیچ کەس لەبەرەوەی ئەو مەرجع و سەرۆکی حکوومەتیش ئەو دەسەڵاتی نییە کە سەرۆکی حکوومەت آخر سەرۆکی حکوومەت یعنی خۆ کاک مەسعود بڵێن تەداخلی حکوومەت ناکە هەتا سەرۆکی حکوومەت بڵێ بۆچی تەداخلەکەی. یعنی من ئەڵێم بۆ قەراراتی حیزبی خۆمان خۆ من نەموتووە بۆ نمونە ئەگەر کاک مەسعود بێ جێش بجوڵێنێ حکوومەت ناتوانێت قسە بکە. من باسی ناو حیزبەکەم، حیزب ناو حکوومەت. بۆ بڕیارەکانی حیزب بەڕێی من هیچ کەس نییە لە ناو پارتیا زاتی ئەوە بکە. ئەگەر حەزیشی لێبێ بڕاناکەم زاتی ئەو بکای بێ لە کاک مەسعود تێک بە. باشە بەس ڕەنگە خەڵک بڵێن ئێستا بارەکەی بارزانی هەم ڕۆڵی حکوومەت دەبینێ هەم ڕۆڵی پەرلەمان دەبینێ بۆ من ئەو وەفدانەی کە دێن لە پەیوەست بە بەغدا لە پەیوەست بە نەوت بڵێن دوا بڕیار هەر لای ئەوە، ینی دوا بڕیاری ڕێکەوتن لەگەڵ بەغداد حکوومەت کۆبوونەوەی بڵێن حیزبەکان پەرلەمان. بەڵێ ئەزانین چۆنە ئەمە ئەو ڕاز نییە کە ینی بارگای بەرزانی ڕۆڵی حکوومەت و ڕۆڵی پەرلەمانەوەمان نابینێ. خۆی کاک مەسعود یعنی ئینسانێکە ساحبی بڵێن کاریزمایەکە ساحبی ڕابردوویەکی دەوڵەمەند و شۆڕژگەڕانەیە، ڕێوز زەرای وڵاتان وەزیری خارجی وڵاتان حسابی بۆ ئەکەن. یعنی ئەمە چی بکەین پێیان بڵێن نەخر نابێ بێن ئەوە نییە. معنای ئەوەیە کاک مەسعود هەتا ئێساش حسابی مەرجعی بۆ ئەکرێ. بۆیە سیاسیەکانی عەرەب و غەیری عەرەب یەن سەردانی کاک مەسعود دەکەن. بەڵێ بەس ڕەنگە بڵێن لە ناو خۆ بەس وەکو پارتیەکان وەکو مەرجع من خۆ ئەوەی کە ڕێوزەرای فەڕەنسا خۆ پارتی نییە کاکە. من ئەڵێم من ئەڵێم ڕێوزەرای بەریتانیا، ڕاوێژکاری سەربازی ڕێژمهوری ئەمریکا، ئەمانە خۆندامی پارتی نین. ئەمجارە بۆ پاپاش هەروە بۆ سەدانەکەی پاپا. باشە من جوواڵی ئەخۆ پاپا پارتی نییە. باشە بەس ئەو بۆ شێوە مامەڵی کرد لەگەڵ پێگەی و کە بەڕێز دەڵێ وەکو مەرجع ئەگەر پاپا کرد لە بڵێن ئەگەر وا حسابی نەکردا چۆن نەچوو بۆ لای لە فڕۆکەخانە بینی وایە بەڵێ قەچێکە جا بەس ئەگەر حسابی مەرجعی بۆ کاک مەسعود نەکردایە چۆنی بینی خۆ کەس دەمانچی نەخستۆ سەرسەری پاپا. باش ئەو سەرۆک ئەو جگەلەوەی مەرجعیشی دینیە یعنی سەرۆکی دەوڵەتیشە ئەو دەوڵەتی ڤاتیکان ئەوەی لە ڕۆمایە. باش ئێستا پێ وایە بارەگەکە بەس ڕۆڵە حیزبی دەبینی پەیوەندیکی بە بارگای بەرزانی با یەکشتە ئەرز بکەم. بەڵێ بارگای بەرزانی جگەلەوەی کە
مەرجعی یعنی ئۆرگانێکە مەرجعی سیاسی و ئیداری پارتی دیموکراتی کوردستانە بە حکمی جاریشتر ئێڵێمەوە ڕابردووی کاک مەسعود و ئەو خەریزمایی کە هەیەی ئەو علاقاتە بەربڵاوی کە هەیەی تەشید وەکو مەرجعێکی هینی خەڵکی کوردستانی سەیرەکرێت لەلایەن خەڵکی دەرەوە بەس بوو لە ناوخۆ ئەوانە بێ بۆ منە ئەو بەهۆی خۆیەوە نیمان بڵێ خۆینی لەگەڵ هێزەکانی ترکرە ناوخۆ یاخود پەیوەندی بە هێزەکانی ترەوەی بەڕێی من هەردووشەتی بەڕێی من بەشێکی خەتای ئێمە وەکو پارتی وەکو حیزب باشە چونکە تۆ یعنی بۆ ناوخۆ بۆ ئەوەی کە بڵین کاک مەسعود ئەو دەورەی کە لە سەر ساحی سیاسەتی جیهانی بینێ یا بڵێ شەرقی ئەوسەط بۆی عینی دەور لە ناوخۆ ببینێ ئەبێت ئۆرگانەکانی حیزبی ئێمەش فعال بن لەوەیە ئەبێ خۆ ئیشی بۆ بکەن یعنی من نمونەیەکی بەسیط دێنمەوە ئێستا ئێمە لق و ناوچە و ئەمانەمان هەیە لە زۆر مەنتیقە حیزبەکانی تریش بارگەی خۆیان هەیە باشە با لە خۆمان بپرسین ئایا عیلاقەی ئەم ئۆرگانانی ئێمە لەگەڵ ئۆرگانەکانی حیزبەکانی تر چۆنە هەتا چەند سەردانی یەکتریەکەن بەیەکە کۆبوونەوەکەن لە مناسبەکانە یەکتریە بینن یەکتری بەسەرەکەنەوە شتی وایە نییە ئەمە ئیشی چێ ئێخۆ کاک مەسعود ناچێت دیوە مەڵبەند بە بەڵبەندی کۆمەڵی ئیسلامی و ژێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووەمانە بگەڕێ ئەو ئیشی ئۆرگانەکانە بۆیە ئێمە بۆ ئەوەی ئەو ڕۆڵەی کاک مەسعود لە ناوە بەرجستە بێ بەڵێ بەشێکی بڕیاری شخصی جەنابی خۆیانە بەڵام بەشێکی کەوتوتە سەرشانی ئێمە باش بەس وەکو حکومت ئەم حکومەتە بم شێوی ئێستا دەمێنێت وەگەر ئەو ناکۆکیی پارتی دەمەوێت سەرنجی بزانم لەسەر ئەو شەڕێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە لە نێوان هەردوو لە پەیجە سێبەرەکانی هەردوو لە کێرش دەکەنە سەر یەکتریەت تا چۆتە ئاستێکی زۆر نزمەوە ڕاستە من لە هینەکانەوە دەست پێەکەم ئەو مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان من خۆم دەمێکە فەیسبوک و ئینستاگرام وشتیوام نییە هەر لەسەر ئەوە لەسەرەوەی ئەوەنە دابەزی یعنی بەڕێی من ئینسان وا هەستەکە ئەگەر تۆش بەشدار بی یعنی تۆش فەرق نییە لەگەڵەوانی ئەو ئاستە نزمە بەڵام هەر پەیجی سێبەرەکانی حیزبەکان نێوان لێ کردووە هەردووچێتی بەداخەوە ئەم کەڵتورە ناشرینە بزوتنەوەی گۆڕان بڵێ ئەندازیاری ئەم ئوسلوبەیە لە سیاستکردن کە ئێمە وەختی خۆی پێمان وتن ئەمە خەتەرە بەچی دەیسەلمێنەوەوان ئەندازیاری وەڵاهی دیارە بڕە سەیری ئەرشیفی ڕاگەیاندان کام بکە لەو کاتەوەی کە کەیەنێن دروست بووە ئەمە دروست دەبێت وردە ئەم کەڵتورە لە پێش ئەوە سەیری بکە و لە دوای وشە سەیری بکە ئەوە دلیلەکەی ئەمە یەک دووهەم ئەم پەیژی سێبەرانە من لە پێشە بابە یعنی لە پێشەم کەسێکە باسی حیزبەکەی خۆمەکەم بەڕاستی نابێ حیزبی شۆڕژێر تەمویلی ئەم جۆرە کەڵتور لە ڕاگەیاندن بکە من هیوادار بووم یعنی بڵین کەسانێک کە بەرپرسیارەتیشی لە نوعی تریشیان هەیە ئەسا بۆ نمونەیە گرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی دین بڵین پرۆگرام و پێڕەوی ژیانە لە چوارچێوەی بڵین ئەخلاقیاتێکی بەرزە لام سەیرە مەسەلا بۆچی مامۆستا عەلی باپیر مبادرەیەک ناکات این کەمپینێ ناکات کە من یەکەم کەسە بم کە لەگەڵیە بم کە لەسەر ئاستی کوردستان هیچ نەبێت لە چوارچێوەی بڵین ئەخلاقیاتی بەرزی ئیسلامە کە ئەمە بە هیچ جۆری حەڵاڵ نییە مەشتێکی باش نییە ئەمە لە ماوەی 10 ساڵە وێرانمانەکە هەر کەسێ دوو کەلیمە قسە بکات لەسەر تەلەڤیزیۆنێکی تر بەدڵی نەبێ خوشک و دایک و ژن و هەموو کەسێکی هێنێتە سەر جادە ئەوە خراپە ئەجا بەڕای من حیزبە سیاسیەکان ئەوانەی کە مەرجەعێکی سیاسی یاخود ئاینین ئەوانی خوێنەوارن حەقا بە یەکەوە یعنی کەمپینێکی جددی بکەن بکەین نەک بکەن بکەین بە یەکەوە سەرتاسەری هەرێمی کوردستان بە بەرنامە مەدروس لە پێنا ئەوەی کە جەنابە وتێ کە زۆر دابەزیوە چکە دابەزینی ئەوین دابەزینی منشتەکەوی دەڵێن بەرپرسی باڵای لە پشتەوەی ئەو شەڕەزیکە لە فەیسبوک هەر کەسێکی لە پشت بێت هەر کەسێکی لە پشت بێت ئەمە داوای لێبورد نەکەم منە ئەو مستەڵەحە بەکارێنم ئەمە بێ ئەخلاقکردنی کۆمەڵگەی ئێمەیە ئەی چۆن کاکە یعنی ئێمە زۆر سەیرین یعنی میلەتێکی زۆر سەیرین مەسەلا سەیریکە لەو هەموو شتە جوانەی کە لە ئەوروپا هەیە یەین تەقلیدی هی نەکەین ئەمەی شاجوان و مۆدێل و نازانم چی و ئەمانە
دەستکاریکردنی شتێکە خوا بە هەدیایەتی بە ئینسانی ئەین دەموچاوی من ئێستا جوان بێ ناشرین بخواوە یاوە ئەیکە من دەستکاری بکەم ئەگەر یەک زەڕە ئیمانم تیاابێ یەک زەڕە ئەوە دەستکاریکردنی ئیشی خوانیە ئێستا جیایم یەکێک لەبەر عیلاجی طبی ناچار بێت بڵێن ئەمەلیاتێکی هین بکە هی جوانکاری پێڵێن پلاستیکال سرجری ئەوە جیاه بەڵامێشێک جام بەسم چییە؟ ئێمە ئەو هەموو شتە جوانی لە ئەوروپا هەیە یەن تەقلیدیەکەین بە شتە خراپەکان وەردەگری هەڵبژاردننی شاجوان و نازانم مۆدێل و ینی ئەمە کە دوورە لە کەڵتوری ئێمەوە تواز لە دین بێنە هەل لە کەڵتور دوورە لە کەڵتور جا بۆیە بۆ گەڕانەوەی ئەوە ئێمە پێویستمان بە کەمپینێکی جددی بە ئەجەندایەکی جددی کۆمەڵایەتی زۆر استراتیژی هەیە کەیشی لەسەر بکەین سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵات خزمەت سوپاس بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵ ما بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لە 4 هەتا 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستەچەتمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگاری سەبارەت بە پێش ناوبڕەکە پرسیارن کە حکوومەت کابینەی نوێن بڵین لە سای ئەو ناکۆکیانەی کە هەیە چی بەسەر دێت وە دەتوانێت هیچ بکات خۆی کابینەوە هەم تۆ کابینەیە کە دامەزرێنی لەسەر ئەساسی کارنامەیەەکە بەرنمەیەەکە کە ئەو لایەنانەی بەشدارە بن لە حکوومەت ڕێکەوە ئیتفاقەکەن لەسەری ئەگەر هاتو تۆ لەسەر کاغەز شتەکە جوان بوو نووسی بووتەوە بەس دوایی ئەو چارێکە ڕێگایەکەت بڕیوە و کێشە دروست بوو و ئێستا ئەو کارنامێت پێ جێبەجێ ناکرێ وەکو خۆی بۆیە یعنی مووقفی حکوومەتی هەرێم مووقفێکی زۆر ناخۆشە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بەڕۆژ بەیەکەوە سیاسە دەکەین بە شەوێکێتی وەکو ئۆپۆزیسیۆن بێ وایە ئەمە هەم بۆ بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەتیش ئحراجیەکە چونکە ئەو پێشی لە ئەنجومەنی وەزیرانە و پێشی لە ناو سەرکرداری حیزبەکەی خۆیەتی بەڵام مهمە ئینسان مهمە ئەو باڵانسە ئەو تەوازونە یعنی بدۆزێتەوە بۆیە ئەگە زۆر بە کورتی جایتر بۆ پرسیارەکەی تۆ وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان ناخۆشە لەبەر ئەوەی ئەو یەک ریزیەی کە پێویستە بۆ حکومڕانی لە نێوان پێکهاتەکانی حکوومەت کە لە ئێستا بریتێ لە ئێمە و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بە دەرەجە یەک ئەنجا حیزبە بەڕێزەکانی تر ئەو یەک ڕێزی کە پێویستە هەبێ نییە ئێکە ئەوەش نەبوو باش هەر لە نێوان پارتی و یەکێتیدانێ یان لە نێوان گۆڕان و پارتیشدا نییە ئێستا گۆڕان تۆزێک نیگرانین لەو ڕۆژاندا ڕێخەری گشتی وتی هەردوو هێزەکە دوو هێزی گەندەڵن وەکو پارتی و یەکێتی ئەزانی کە عومەری سێعەلی یعنی ببایەکی زۆر خۆشەویستە و بەڕێزە و کەسێکی شۆڕژێرە و خاوەن ڕابردوویەکی زۆر دەوڵەمەنە حەق نەبوو یعنی خەڵکی سەرجاداقی خۆیانە لە خۆیان پرسن بڵێن ئەی مامۆستا ئەگەر ئەمانە دوو حیزبی گەندەڵن تۆ جەنابە پاچی ئینسانی پاک چۆن نەچێت لەگەڵ خەڵکی گەندەڵا حکومڕانی بکە ئەی ناڵێن شەریکی دز دزە تۆ لە حکوومەتا شەریکی ئەمەی ئێمەش دزین چۆن مەرحەبای دزەکەی چۆنە بێشتیوە بەس ڕەنگایی خەڵک بڵێ ئەگەر دوو هێزی گەندەڵ نەبن ئەی هەموو گەندەڵیە چییە ئەگەر چۆن ئەگەر دوو هێزی گەندەڵمان نەبێ بۆ ئەخر ئەزانی برای بەڕێز خۆکە ئەم مناقەشەیە زۆر سێرەوە وەکو وەیە کە من دانیشت بم یا یەکێک لە پارتی دانیشت بێ دیفاع بکە بڵێ لەم وڵاتەیە هیچ گەندەڵی نییە و شامی شەریفە چێ وای بتووە سەرۆکی حکوومەت بەرنامەی چاکسازی هەیە ئەگەر گەندەڵی نەبێت چاکسازی بۆ چییە لەبەرەوە خۆ کەس نییە بڵێ گەندەڵی نییە بەڵام ئەڵێن ئەو بەڕێزانی کە خۆی لە حکوومەتایە من جاران ئەو ڕخنەیەم لە کۆمەڵ و لێگرتوژە گرت ئێمە شەر پێکمان جە بە عرزەکەم خۆ مۆزوعەکە چییە مەسەلا هەندێک لە برادر ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی جا سەیری فەرقەکەکە مەسەلا یەکی وەکو برای بەڕێزم مامۆستا عەبدولستار مەجید وەزیر بوو ئیشی خۆی بە پرفێکتیە کرد هەموو کەس لێی ڕازی بوو من دڵنیام خۆشی لە ڕازیە بەڵام ئەندامی پەرلەمان هەبوو لە هەمان کۆمەڵی ئیسلامی وەکو ئۆپۆزیسیۆنێکی بە فارسی کەلیمەیەکە زۆر جوانە ئەڵێ دو ئاتێشێ یعنی ئەمەگە گەرمە دوو ئاگرە وەکو ئۆپۆزیسیۆنێکی دوو ئاتەشە لە ناو پەرلەمانە ئیشیەکرد بەس ڕەنگە بڵێن حیزبەکان کە گۆڕانی شتۆتە حکوومەت بڵێ بەمانای بێدەنگبوون کاکە بۆشی من خۆم بێدەنگ خۆت بێنەمونونەیان ئەگەر پێشتر لایەنەکانی تورک بوون یعنی بەمانای ئەوەنێ کە ئەوان بێدەنگ بن بە عەرزەکەم من خۆم کابرایشی بێدەنگ نەبووم ئیتر چۆن داوا ئەەکەم لە یەکگرتو لە کۆمەڵ و لە گۆڕان و لە یەشێتی بێدەنگ بن من وا ناڵێم من ئەڵێم سەیری ئەم دوو ئوسلوبە سیاسەتەکەمە یەک دوو هەم جەناب من کابرایشی جگەرە کێشم بۆ نمونە جەناب بە دوو ئوسلوب ئەتوانی پێم بڵێ جگەرەمە کێشە دڵێ بەم نەسووتێ منە خۆشی ڕەفیقتم حەزەکەی جگەرە تێرک بم ئەتوانی بە ئوسلوبێ پێم بڵێ من هەر حسابیش بۆ قسەکەی تۆ نەکەم بەڵام ئەتوانی بە ئوسلوبێکیش پێم بڵێ تەئسیرم تێ بکە
هەست بە حوسنیەتی تۆ بکەم و بە قسە بکەم. باش اینجا هەندێک کەس لە ناو پەرلەمانە هەبوون هەتا هەنێک لە دەرەوەی پەرلەمانیش سەر بەم حیزبانە لەوانەیە لە حیزبەکەی خۆش مۆیتایە ئەو مەبەستمەوە نییە ینی بەڵام هەبوون کە زمانی سیاسەتکردنیان زمانی وایە نەزانی ئەم ڕۆیەکەم ڕۆژی پێشمەرگایەتیە یا ئەم ڕۆژی ڕاپەڕینە یا ڕۆژی یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە بیریانە چۆپا بە تۆ لە حکوومەتایی بانگەشە تەواو بووە ئێستا ئیشی ئێستا بێکەوە ئیش بکەینە بێ هاوکاری یەکتری بین ئەگەر گەندەڵی هەبێت لە ناو حکوومەتە منی پارتی و تۆی کۆمەڵ و تۆی یەکگرتو و تۆی گۆڕان تۆی یەشەتی ئەبێ بەیەکەوە بە دوواداچێنی بۆ بکەین بەیەکەوە تەقیرەکە بنووسین بینێرین بۆ حکوومەت من مەبەستم ئەوەیە. باشە بەس وەکو بڵین ئەوەی کە پێشتر قسێک کردبوو لە بارەی هاوسەرۆکیەتی نیشتیمانی کەوتوت وەکو سەوزە فرۆشێک مامەڵە دەکات مەبەست چی بوو ئەمە لێدان بوو لە ئەوانەی کە کاری سەوزە فرۆشی دەکەن؟ وەڵاهی من خۆم کابراایەکم کرێکاریم کردووە ئەگەر من احترامی پیشەوەرم نەگرتایە و بەتایبەتی چینی خوارەوە چینی هەژار ئەندامی سندیکای کرێکارانی کوردستان نابووم. نامی سندیکای کرێکاران بووی؟ بەڵێ ئێستاش هەوێکانم ماوە بەس ئابوونەم نایەوە بزانم ئێستا ساڵێکی دەبێ ئەبێ ئابوونەکە بەم بۆی هەوێکم بۆ تازەکەنەوە ئەو برادرانی سندیکای زانن یعنی ئێمە شتێک نییە من ڕێکلام بۆ خۆم بکەم شتێکی مەبدەئیە من بڕۆم پێێتی باش ئەمە یەک دووهەم ئێستاش ئەیڵێمەوە وەزیرێک لە حیزبەکەی خۆم نابێت دابنیشێ لەسەر تەلەڤیزۆن بۆڵە بۆڵ بکە بڵێ تخوا مۆزعە 24 ساعت کارەبانیە لە کوردستان بۆچی ناتوانێت قسەی بکە بۆچی بۆی نییە وەکو هاوڵاتیەکی ئاسایی وەکو مامۆستایە وەکو سەوزە فرۆشێ وەکو سایقێکی پاس وەکو سایق تەکسیەک وەکو حەماڵێک ئەو بۆی نییە وەکو ئەوان بۆڵە بۆڵ بکات چکۆ وەزیرە بەڵام ئەوان بۆیان هەیە هیچ دەسەڵاتی نییە سەوزە فرۆش و مامۆستا و سایقی پاس و سایقی تەکسی و حەماڵ هیچ دەسەڵاتێکی سیاسیان نییە بەس هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی کۆمەڵی ئیسلامی ئەمانە دەسەڵاتیان هەیە یعنی ئێستا لەوانەیە کۆمەڵی لێ دەرکەم لەبری کۆمەڵ لە حکوومەتانیە بەڵام ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی ئێمە ئەوەی لە تۆپایە لە لووتکایە معقولە وەکو مامۆستایەک سەوزە فرۆشێک یا قەسابێک قسە بکە ئەو حەقی خۆیەتی لەبەی دەسەڵاتی نییە بەس تۆ دەسەڵاتە هەیە ئێ باشە وەکو هینەکەی لێڵێ ئەگەر یەکێ شێت بوو بیبێن بۆ لای شێخ دوایە پرسن ئەگەر شێخ شێت بوو ئەی ئەو بەرن بۆ لای شێ ئێستا ئەو خەڵکە قوڕبەسەرە ئێمەی هەین سەرکردایەتی حیزبەکانی دەسەڵات بۆی گلەی لێ بکە بەس معقولە ئێمەی سەرکردایەتی حیزبەکان خۆمان دانیشین گلەی بکەین ئەمە لە چۆی مەنتەقی سیاسیایە من مەبەستم ئەو بوو ئەجینا هەم کاگلاهوری شێخ زەنجی هەموو حیزبەکانی تر زۆر باشە زانن من هەر جارێک قسە ئەکەم بە چ زمانێک قسە ئەکەم ئێتر پێویست ناکات یان کەس بێت تەرجمەی بکات و فەقیرانە سێ چوار ڕۆژ خەریک بن پارێکی زۆر سەر بکەن بۆ ئەوانە باشە بەس وەکو بڵێن ئەوان ئەمڕۆژ قسەی کردبووە سەرۆکیەتی کە مەرجی مانەوە لە حکوومەت لا مەرکەزیەتە هیچ ئەگەرێک دەبینی ئەم کابینێ هەڵبوەشێتەوە کابینەی نوێم وڵاهی ئاخر ئەزانین چۆنە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نوعی قسە ئەکات ینی ئەو بەڕێزانی ئیتر هاوسەرۆکە یان دای مەکتەبی سیاسیەتی بە نوعی قساکەن وەکو ئەوەی یعنی پارتی دیموکراتی کوردستان هیچ بڕایەکی بەلا مەرکەزیەت نەبێت بەس ئەوان بڕان پێێتی ئەمە ڕاست نییە چونکە لە کارنامەی حکوومەتیش ئەمە هەیە بەڵام شێوازی حکمی زاتێکە شێوازی جێبەجێکردنی و قەوارەکەی باش ئەبێ دابنیشی قسەی لەسەر بکەی ئەمە ئیشی ئێمەوەیشێتی نییە ئەو قسانە بکەین چکە حیزب بەڵێم چکە ئێمە شتێکمان ئیمزا کردو بەیەکەوە بۆی ئەم وڵاتە بەرین بەڕێوە ئێستا ئیشی حکوومەتە ئیش لەسەرەوە بکە و ئیشی پەرلەمانە ئیشی لەسەر بکەن و جێبەجێ بکەن پێویست ناکەمەوە جێبەجێ ناکە ئەتا هاوسەرۆکی پێشووی بڵین هاوسەرۆکیەتی پاڤڵ تاڵەبانی بازەوەکەن کە لە کۆبنەوەی لەگەڵ کنسوڵەکان باسی بکە مەسرور بارزانی گوێ لە کەس ناگری من نازانم شتی وا بوو بێ ماوەی پێش و کۆبنەوەیکیان هەبێت کاک باڤڵ خۆی تاییدیەوەی نەکرد یعنی بەڵێ منم قسەم کرد بەزەڕەتیشی نەکردەوە ئێجا هەتا ئەو کاتەی نەڵە منم قسەم کردووە معناوی کردووە لای من
بێنەنگیش بە زۆمانەی ڕازیبوونیش هەیە. ئەوە ژەڵێن بەڵام بۆ من هەتا ئەو کاتەی خۆی نەڵێ بەڵێ وایە منەوە قسەم کردووە ئەوەی نییە. بەڵام من حەزەکەم شتێک لەسەرەوە بڵێم زۆر جار ئەو پرسیارە ناکرێ. من یەکش دەڵێم ینی بەڕێز و خۆشەویستی وێڵێم ئەڵێم کاچی خۆم هەندێک لە برادرانی یەشێتی هەموو ڕۆژێ خەریکی ئەم تهدیدادانە ئەیکەین بەلا مەرکەزی دوی دارەی واکە کاکە بیکەونە جاتم بە یعنی ئێوە پێتان خۆشە بیکەن بە دوو ئیدارە بەسی چی دەرە قسانە ئێمە پێمان خۆش نییە کوا من واموتووە نه ئەسڵەن لەوانەیە من وەکو ئاری هەرسین زۆر جار وتبێتم ئەگەر یەک نەگرین ئەگەر یەک ڕێز نەبین هەل دوو هەرێمیشە نەک دوو ئیدارەی حیزبەکەی خۆم لەگەڵم نییە منەزانم ئێستا حەلەکە چی ئێستا حەلەکە هەر ئەوەیە هیچ حەلی تر نییە یا ئەوە تا ئەبێ ئێمە بەیەکەوە یەک ڕێز بین بەیەکەوە بە یەک دەست ئەم وڵاتە بەرین بەڕێوە بەتایبەتی بەسم ئێمەوەیشێتیە یا ئەو تا بێجابینەوە هیچ ڕێگەی تر نییە ئەجا بۆیە ئەم برادەرانەکەڵێ مەرجی ئێمە لا مەرکەزیە ئێ باشە ئەگەر ئەمەگە مۆزوعەکە جددیە بۆچی کا قوبات تاڵەبانی کە ینی کە دۆستێکی خۆشەویستی خۆشمە بۆچی بەڕێزیان مۆقی وەرناگری بڵێ کاکە من دابەزم لەم قیتاری حکوومەتە لەبەر ئەوەی ئێوە لا مەرکەزی جێبەجێ ناکەن بەزان لەناو خۆشیاندا ناکۆشیان نیە لەبارەی حکوومەتەوە ئەویان من نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەستان پێ نەکردۆ خۆتان ئەبێ لەوان پرسی من نوێنەری پارتیم باش ئێستا کە تۆ لە شوێنی قوبات تاڵەبانی بای ئەگەر هاوسەرۆکی یەکێتی ئەم قسەی کرد لە قیتارەکەدا دەبەزی قیتاری حکوومەت ئەگەر هەستم کردایە کە لە بەرژەوەندی هینی کوردستان نییە دابەزم نەخێردا نابەزیم ئێستا دابەزینەکە لە بەرژەوەندی خەڵکە یاخود وەکو خزمەت گوزاری وەکو حکوومەت بێ لەو کەسانە بڵێ کە دوو دڵن لە دابەزین ئەبێ لەوان پرسی ئەیجوان باشە بەس وەکۆی کە زۆر جار لە سەرۆکی حکوومەت باز دەوەکەن بەرە و تاگڕەوی دەڕوە وەکو پێویست لە مەسلەی ئازادی ڕادەربڕینە لە مەسلەی مامڵەکردین لەگەڵ بڵێن ئەوانەی کە لە حکوومەتان ئەوە هەیە ئەگەر دیسانەوە یەڵم کاکە حیمەت ئەگەر ئەمە هەیە وەکو چۆن من لیان پرسی وتیان ئەمەی کە ئەبم ژیراوەکانی بادینان کراوە بوختانە وتم کاکە ئەمە حاکم حکمیراوە وتیان حاکم سەر بەخۆنی وتم باشە حاکم بۆ جورئەتی ئێستقالە بکە ئەگەر بە زۆر پێیان کردووە ئێستا من عینی قساکەمەوە ئەگەر مەسرور بەرزانی ئینسانێکی بڵین تاگڕەوە لە ناو حکوومەتە ئەمما مۆسا بەڕێزانە خوشکوبرایانی کە لە ناو کابینەکەیان بۆچی ئەم دیکتاتۆریەتی مەسرور بەرزانی قوبوڵەکەن ئەوە خەتای کێیە بۆ قوبوڵیەکەن بۆ من بزانم لە شوێنێکە وەزیرێکم وەزیری بە هەیبەتی هەبێ من ئەگە بزانم وەزیرێکم لە هەیبەت مەیرێ بۆ یەک شرکە قوبوڵی ناکەم ئیستیقالاکەم هەر زۆرم بۆ بێ لە حیزبەکەی خۆشم ئیستیقالاکەم من ئەبێ کەرامەتم پارێزراوە بێ لەبەی من خۆم بە ئینسانێکی نیشتیمان پەروەرە زانم خزمەتکاری میلەتی کورد و کوردستانم معقولە یەشێک بێت دیکتاتۆر بێ بەسەرمەوە بۆیە ئەمە یەک دووهەم بەداخەوشی داخلی حیزبین من ناتوانم هێشتا باسی بکەم بەڵام تەجروبەی شخصی خۆم لەگەڵ مەسرور بەرزانی بە پێچەوانەوە کابرایە کە زۆر جۆ ئەگرێ یعنی فکرەی باشی بەرێ معقولی بەرێ دژی مەسلحەتی پارتیش بێ بە قسە دەکا من خۆم تەجروبەم هەیە لەگەڵای خۆم بە شخصی لەوانەیە نتوانم باسی کەم لە بەشتی داخلی حیزبە بەس دیسانەوە یەڵێمەوە هەر کەسێک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە کاک مەسرور بەرزانی کەسێکی دیکتاتۆرە من ئامۆژگاری ئەەکەم ئەبێ بە جورئەتەوە ئیستیقالەکەی بنووسێت و بیبا بۆ جەنابی سەرۆکوەزیریان بڵێ قوربان من لەگەڵ تۆ ناتوانم میشکەم لەبێ تۆ پیاوێکی دیکتاتۆری باش بەس ئەوە غیرەتی ئەوێ ئەو غیرەتە نیە ئێستا ئەگەر کاک مەسرور دیکتاتۆرە بۆچی ئەم غیرەتە نییە باشە بەس وەکو کەوتە شەمەندەفەرەکە شەمەندەفەری کابینی نوێ دەگاتە کۆتایی شەمەندەفەرەکەی ئێمە هەتا یەک ڕێز نەبین ئەو شەمەندەفەرە لەوانەیە بە هەڵدێری شا بچێت ئەگەر یەک ڕێز نەبین هەمومان نەبین بە هەزار پارچەوە هەمومان هەبروون بە هەبروو نەبین کە لای پارتی خۆیەتی بۆ لای خۆیەوە دەست پێ ناکە ئەگەر لای خۆی چی بکە پارتی مەسەلا بۆ نمونە لە ناوچەکەی خۆی چاکسازی بکات ئازادی ڕادەربڕین هەبێت ناکرێت ئەوە زێنێکی یەکرێ جەناب ئەو کاتە ئەو توانی ئەو قسێ بە من ئەو پرسیارە یا ئەو ملاحەزەیە بڵێن بەڕۆی من بکەیتەوە ئەو کاتێ ئێمە دوو هەرێم بین ئەو کاتە ئەکرێت بەڵام ئێستا ناکرێت
بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ئاریاسین ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی پارتی دموکراتی کوردستان سوپاس دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ ماڵی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ